بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕانگە بە بۆنەی 8 مارس ڕۆژی نێونەتەوەی ژنان بەرنامەی ئەو جارەمان تەرخان کردووە بۆ ئەم ڕۆژدا لەم ڕۆژەدا بزانین کە بە تایبەتی لە سەردەمێکدا کە کۆڕۆنا تەواوی جیهانی کردوێتەوە کاری تێکردنیی لەسەر خانمان هەبوو، کار و تێکۆشانی ئەوان چەندە چۆتە پێشێ چەندە ڕێگا بە خانمان دراوە کە توانن لە کاروبارەکانی خواندا لە ژیاندا لە ژیانی سیاسی کۆمەڵایەتیدا سەرکەوتوو بن. لەم بەرنامەیەدا دوو میوانمان هەیە، ڕووناچی فەتحی ئەندامی ناوەندی سیاسی حیزبی دموکرات و ژیلا مستەجیر ئەندامی دەستی بەڕێوەبەری ڕێکخراوەکانی ڕێکخراوی مافی مرۆڤ هەنگاو. سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم. لە پێشتا ژیلا خان مەگەر لە تۆ دەست پێ بکەم، ئێوە لەگەڵ مەسەلەی مافەکانی مرۆڤ سەرۆکارتان هەیە، ئامارتان زۆرە سەبارەت بە پێشێلکرانی مافەکانی مرۆڤ لە هەموو بوارەکاندا. ئەگەر لە پێشدا بە مەسەلەی کۆڕۆنا دەست پێ بکەین، تۆ پێت وایە کۆڕۆنا چەندە کارتێکردنی لەسەر ژنانی کورد بە تایبەتی لە کوردستانی ئێرانی هەبوو؟ ڕێز و سڵاو بۆ بینەرانی دەنگی ئەمریکا، هەروەها بۆ خاتوڕووناک میوانی بەرنامەکەتان. لە ڕاستیە هەمووان دەزانین کە کۆڕۆنا بەڕاستی لە ماوەی 1 ساڵی ڕابردووە دنیای تێکشکان، چ لە بواری ئابووری، چ لە بواری تونند و تیژی بۆ سەر چین و توێژە چەساوەکان کە زیاتر بوو، بە تایبەتی لە ئێران و لە کۆمەلگای گشتی ئێران دەبینین کە کۆڕۆنا چەندە تەئسیری لەسەر باری ئابووری و باری کۆمەڵایەتی خەڵکدانا، بە تایبەتی کەرتی ئابووری تووشی شکستێکی یەکجار زۆر بوو، لەگەڵ ئەوەی کە خودی حکوومەتی ئێران هیچ بەرنامە و پێڕەوێک و هیچ بەرنامێکی بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆڕۆنا، پەتای کۆڕۆنا و کارتێکەریەکانی نەبوو. بۆیە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر کەرتی ئابووری ژنان، تونند و تیژیەکانی سەر ژنان، پەرەسەندنی دیاردە کۆمەڵایەتیەکان کردووە، هەروەها بەشێکی تایبەتی کە ئێمە بە تایبەت کاری لەسەر دەکەین بارودۆخی بەندیخانەکان بوو کە لەناو بەندیخانەکانە بەهۆیەوەی کە حکوومەتی ئێران نەیدەتوانی کەرەستە تایبەتە خۆپارێزیەکان دابین بکات، چ بۆ دەرەوەی کۆمەلگا چ ناو زیندان. زیندانیان چەندین جار مانیان گرتووە لەبەرەوەی کە نەیان دەتوانی دەستیان بە کەرەستە خۆپارێزیەکان ڕابگات. زیندانەکان زۆر خەرەباڵغن، نەیان دەتوانی خۆیان بپارێزن. حکوومەتی ئێران خۆی بە تایبەتی ئیجازەی بە هەندێ هاتوچووی زیادە دەدا، بەندیخانەکانی قەرەنتینە نەکرد و پەتای کۆڕۆنا چووە ناو بەندیخانەکان کە بەشێکی زۆر لە بەندکراوان بە تایبەتی بەندکراوانی سیاسی تووشی پەتای کۆڕۆنا بوون. لەگەڵ ئەوەیشە چەندین جار لە ماوەی 1 ساڵی ڕابردوو ناچار بوون بۆ ئەوەی کە دەنگی خۆیان بگێنن و داوای مافی سلامەت، حەقی بەرسلامەتی خۆیان بکەن لەناو بەندیخانەکاندا، مانیان گرت لە خواردن کە بەداخەوە هیچ کاریگەریەکی نەبوو. و لە ئاکامدا چەندین بەندکراوی سیاسی ژن، یەک لەوان خاتوو زەینەبی جەلالیان تووشی کۆڕۆنا بوو و بارودۆخی زۆر نالەبار بوو. هەروەها لە زیندانی ناوەندی ئورومیا کەسێک بە ناوی خاتوو فاتمە عەلیزادە کە تەمەنی 53 ساڵ بوو بەهۆی تووشبوون بە کۆڕۆناوە نەگەیاندنی بۆ ناوەندە دەرمانیەکان بەداخەوە گیانیان لەدەستدا. لەگەڵ ئەوەش کە حەزەکەم ئاماژەکەم کە ئەوەی کە حکوومەتی ئێران نەیدەتوانی کە بەرنامەیەک دابین بکە بۆی کە ڕوبەڕووی کۆڕۆنا وەکو ڤایرۆسی کۆڕۆنا وەکو پەتای کۆڕۆناوە لەگەڵ ئەوەیش کارتێکەریەکانی لەسەر کۆمەلگا و جومگەکانی کۆمەلگا بێتەوە، تونند و تیژیەکی یەکجار زۆر لەناو کۆمەلگای ئێران ڕوویدا، پەرەیسەند بە تایبەت کوردستانیشی گرتەوە، بەشێکی زۆر لە خۆکوژیەکان، بەشێکی زۆر لە تەرکە تەحسیڵی منداڵان بە تایبەت کچانی مێرمنداڵ ئەوانەی لێکەوتەوە کە تا ئێستاش ئەم حاڵەتانە هەر بەردەوام دەبینین کە کچان و کوڕانی منداڵ بەهۆیەوەی کە ناتوانن خۆیان لەگەڵ ئەو بارودۆخە بە تایبەتی خوێندنی ئانلاین ڕابێنن، ناچار دەبن لە قوتابخانەکان دێنە دەرەوە، یا دەچنە بازاڕی کارەوە، یا لە ماڵەوە دەمێنن گۆشەگیر دەبن. لەگەڵەوە ڕێژەی خۆکوشتنەکان بەڕاستی زۆری کردو، بەهۆی بەشێکی دەگەڕێتەوە بارودۆخی نالەباری ئابووری کە لە دوای کۆڕۆنا بەسەر خەڵکدا سەپا. ڕووناخان بە پێی
راپۆرتێک کە لەلایەن سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە هاتووە دەڵێ کۆرۆنا بە گشتی کارتێکردنی لە پەیوەندی لەگەڵ کار زیاتر لەسەر خانمان هەموو تا پیاوان. ئێوە لە کاری خۆتاندا لە تێکۆشانی سیاسیتاندا لە مەشق پێهێنان بە کچان و کوڕاندا بەگشتی ئایا کارتێکردنی چەندە لەسەر ئێوە هەبوو؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێزم هەیە لە خزمەت جەناب و بینەرانی دەنگی کوردی ئەمریکا و هاوڕێی ئازیزم ژیلا. دیارە پەتای کۆڕۆنا پەتایەکی گشتگیر بوو و بەهۆی گشتگیربوونیەوە ئێمە لە ڕیزەکانی تێکۆشانی حیزبی دموکراتدا ئەو ڕێکارە تەندروستیانەی کە لە هەرێمی کوردستانە دانرا بوو بە تەواوی پابەندی ئەو ڕێکارانە بووین، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە پابەندی ڕێکارە تەندروستیەکان بووین و هەوڵماندا کە بە شێوەیەکی باش لەو دۆخە دەرباز بین، لەگەڵ ئەوەشدا کار و تێکۆشان و چالاکیەکان لە چوارچێوەیەکی با بڵێن بەرتەسکتردا ڕانەوەستاوە و بەڕێوە چووە، بەڵام بە پابندبوون بۆ ڕێنمایانەی کە وەزارەتی تەندروستی لە هەرێمی کوردستان دایناوە و هەرزوو لە ناو کەمپەکانی حیزبی دموکراتدا هەیەتی تایبەت بۆ ڕوبەڕووبوونەوە بەو پەتایە دیاری کرا. هەموو ئەو ڕێکارانەی کە پێویستن کە ئەگەر کەسانێک یا کەسێک لە ناو کەمپەکاندا تووشی ئەو پەتایە ببن چۆن بتوانن بە زووترین کات بگەێنە شوێنی مەبەست و چارەسەری بکەن. بەخۆشیەوە دەتوانم بڵێم ڕێکارێکی تەندروستی زۆر باش لە ناو کەمپەکانی حیزبی دموکراتدا گیرایە پێش و مدیریەتێکی باش کرا و بەخۆشیەوە لەگەڵ ئەوەی کە وەکو حاڵەت لە ناو کادر و پێشمەرگە و بنەماڵەکانی حیزبیدا ئەم پەتایە بڵاو بوویەوە هەتا ڕادەیەک، بەڵام بەهۆی ئەو مدیریەتە توندوتۆڵە و پابندبوون بۆ ڕێکارە تەندروستیانەی کە هەبوو توانیمان بەسەر ئەو شەپۆلی یەکەمی کۆڕۆنادا زاڵ بین و لە ئێستاشە بەخۆشیەوە هیچ حاڵەتێک لە ناو کەمپەکانی حیزبدا و لە ناو کادر و پێشمەرگە و بنەماڵەکانی حیزبدا تا ئێستا لە شەپۆلی دووەمی کۆڕۆنا تۆمار نەکراوە. ژیلا خانم ئەگەر بینە سەر باسی بەگشتی ناوەڕۆک یا مەفهومی ڕۆژی نێونەتەوەی ژنان 8 مارس، ئێوە وەکو خانم لە ڕۆژی نێونەتەوەی ژناندا چ جۆرە هەستتان هەیە؟ چونکە لە ڕاستیدا و ڕۆژە تایبەتە بۆ خانمان و ئەو با بڵێن ستەمگەرێ و یا پێشێلکردنی مافەکانی مرۆڤ زیاتر لەلایەن پیاوە بۆ سەر ژنانەوە. یعنی ئێوە چۆن چاو لەو ڕۆژە دەکەن بە تایبەت کە لە ڕێکخراوێکی مافی مرۆڤدا کار دەکەن؟ چاوەڕوانیتان چیە لەو ڕۆژەدا؟ ڕاستە من وەکو خۆم بەڕاستی ئەمڕۆ زۆر ماندوو بوومە، ینی لە بەیانیەوە هەستاوم بیر دەکەمەوە کە ئەی خۆزگا هەموو ژنان وەکو من، وەکو ڕووناک خانم، وەکو هاوڕێیانی دیکەم ئەوەندە ئاگاه دەبوون هەوڵیان دەدا کە هاوڕێکەی خۆیان کە ژنە، دایکی خۆیان، خوشکی خۆیان هاوتەریب دەکرد لەگەڵ خەباتێکە لە کۆتایی ڕزگاری کۆمەلگای لێ دەکەوێتەوە، کۆمەلگای کوردی بە تایبەت لێ دەکەوێتەوە. بەڵام دەبینم هێشتا لە لەم سەدا کە دەژین لە ساڵی 2021 بەشێکی زۆر لە کۆمەلگا مەفهومی فێمینیست، مەفهومی 8 مارس وەکو ڕۆژی دایک چاو لێ دەکەن. یعنی هێشتا ئەو مەفهومە گشتیە جیهانیە کە دەبێ هەبێت و ئەندامانی کۆمەلگا بە تایبەت ژنان لی تێبگەن لە کۆمەلگای کوردستانە بەداخەوە نییە و ئەمە بە من وەکو خەباتکارێک، وەکو ڕۆژنامەنووسێک، وەکو چالاکێکی مافی ژنان ئەمە دەگەێنێ کە ئەم کۆمەلگا ئەم ڕەوتە هێشتا زۆری ماوە بگا بە ڕزگاری. بۆیە من هەمیشە بەخۆم دەڵێم کە دەبێ بەردەوام بم، دەبێت لەم خەباتە بەردەوام بم هەتا هاوڕێکانم ئاگاه بکەمەوە، وشیاریان پێ بدەم کە ڕۆژی 8 مارس چییە، بناغەکەی چییە، بۆچی ئێمە دەبێ وەکو ژنێکی کورد تێکەڵ بەم مەسئلە بین. دەبێ زۆر مەفهوم لە لای ئێمە بگۆڕدرێ، مەفهومی بنەماڵە بەو شێوە سنەتیە کە بە تایبەت جمهوری ئیسلامی کردوویەتە مەغزی ئێمە لە 12 ساڵ 13 ساڵ دەرس خوێندن لە ئێران کردوویەتە مەغزی ئێمە، دەبێ بگۆڕدرێ، دەبێ تێکەڵ بە دنیایەکی ئازاد بین کە ئێمە وەکو ژن خۆمان بناسینەوە، بتوانین ئەوەندە دڵ و جورئەت و جوربزەمان هەبێ کە داوای حەقی خۆمان کەین لە دایکمان، لە باوکمان، لە هاوسەرمان
و لەگەڵ ئەوەیشدا جۆرێک ئەم خەباتە بەردەوام بین کە ئەوانیش تێکەڵاوی ئەم خەباتەکەین. بەڕاستی وتێکی زۆر جوانی ڕۆزگی زینبێرگ هەیە کە دەڵێ جۆرێک خەبات بکە، جۆرێک تێکۆشان بکە کە ئەندامانی دیکەی کۆمەلگا هاوتەری بێنە ناو خەباتەکەی تۆ لەگەڵت خەباتکە، نە ئەوەی کە بەرەنگارت ببنەوە. من لەم ڕۆژەیشە حەزەکەم ئەوە بڵێم کە چون مەفهومەکان وەکو واقعی خۆی ناچنە ناو کۆمەلگای کوردی، بە تایبەت دەستی بیری پیاو سالاری لەوانەیە تێدا بێ، بیری ئاینی لەوانەیە تێدا بێ، ئەو شێوازە ڕزگاری دەرەکە فمینیزم ئامانجیەتی بە هەڵا وەرگێڕاوە چوەتە ناو ناخی کۆمەلگاوە، بۆیە بەشێکی زۆر لە پیاوان و بەشێکی زۆر لە ژنانیش بە تایبەتی تر بەرەنگاری ئەم بیرە دەبنەوە. بۆ نمونە ئێستا ئێمە زۆر خەباتکارمان هەیە یەکسەر هەڵوێز دەگرێت دەڵێن نا من فێمینیست نیم، لە حاڵێکە بڕوای تەواوی بە مافی یەکسانی هەیە، بەڵام هەمیشە بەرەنگاری ئەو بیرە دەبێتەوە دەڵێن نا من فێمینیست نیم. فێمینیزم وەکو بەرچەسپێکی ناشرین دەزانن کە ئەمە ڕێک لەو ئایدیای جمهوری ئیسلامیەوە دێکە بە شێوەی نەرم لە ڕێگای ڕاگەاندنەکانیەوە، لە ڕێگای وانەی قوتابخانەکانەوە، لە ڕێگای بەرنامەکانیەوە کردوویەتی بە مەغزی منی تاکی کوردی ڕۆژهەڵاتی کە فێمینیزم شتێکی خراپە، ژنێکی باش دەبێ لە ماڵەوە بێ، دایک بێ، 5-6 منداڵی هەبێ، کار نەکا لە دەرەوە، بەردەوام داوای زێڕ و زی و جل و بەرگ و شتهایەکە کە بەڕاستی پێویست نییە بکا لە هاوسەرەکەی و بخاتە زەختەوە و قبوڵی بکا لەگەڵەوەی شاچون داوای ئەمانە دەکا، ژنی بەسەردا بێت، پیاوەکەی بچێتە دەرەوە کار کارێکە پێی خۆش بێ بیکە. هەموو ئەمانە دەکاتە نۆرمێک و لە کۆمەلگا کەسانێکە بەرە ڕووی ئەمانە دەبنەوە دەیانگرێت وەکو ملحد ناویان دەبا، نازانم محکومیان دەکا، حکمیان بەسەردا دەسەپێنێ، لە بەندیخانەکانیان دەکا، یا بەڕاستی تەبعیدیانەکە بۆ وڵاتانی دەرەوە کە چالاکیەکانیان بەرتەسک دەبێتەوە. بۆیە داوام لە هەموو ژنانەوەی کە پەیوەستی ئەم خەباتە بن هەتا بە گڕوتینترۆ ئەم ڕێگەی ڕزگاریە کە ناچارین گیانی بۆ بدەین بە هەر حاڵ ڕۆژێک بە زووتر بە نەتیجە بکە. ڕووناخەم هەر لە راپۆرتی سکرتێری گشتی داتووە کە بەگشتی لە ڕادەی جیهانیدا ژنان کەمتر لە پیاوان ئەو ڕێگەیان پێدەدرێ بێنێت بە نێودەسەڵات بە تایبەت ببنە ئەندامی پارلەمان. ئێوە کە لە ئەندامی ناوەندی سیاسینە تۆ پێت وایە لەو ڕێکخراوەیدا ڕێگا دراوە بە خانمان کە بێن لێوە شاوەی یان خەلاقیەتی خوان نیشان بدەن، تا چەندە تۆ ڕەنگەی تۆ چۆنە لەم ڕۆژەدا؟ لە ڕاستیدا خەبات و تێکۆشانی ژنان لە هەموو ئاستی جیهانیە ئەگە چاو لێ بکەین دەگەڕێتەوە سەر ئەو ژینگە سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیەی کە ژنان تێیدا دەژین. ژینگەی کوردستان با بڵێن ژینگەیەکی تایبەت شۆڕژگێڕانە بووە بە درێژایی مێژوو و ژنانیش بەشێک بوون لەو مێژوە شۆڕژگێڕانە و شان بەشانی بزاوی ڕزگاری خوازی نەتەوەی کورد دانە بڕاون خەباتی خۆشیان هێناوەتە پێشەوە. بۆیە بمانەوێ باز لە ڕۆڵی ژن و بوونی ڕێژەی ژن لە ئاستی با بڵێن دەسەڵاتی بڕیاردان لە هێزە سیاسیەکاندا هەڵسەنگێنین، دووبارە دەبێ بگەڕێنەوە سەر شێوەی ژینگەی ئەو خەباتە. لە حاڵی حازردا بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەسەڵاتێکی سیاسی یان با بڵێن کورد نەیتوانیوە لەو بەشە لە کوردستان بە مافەنەتەوایەتیەکانی بگا و خاوەنکیانێکی سیاسی بێ تا بتوانێت بە لە چوارچێوەی بەرنمەیەکی دیاریکراودا ژنان زیاتر بێنێتە ناوەندەکانی بڕیاردانەوە. وی ئەوەمان بیر نەچێ هێزە سیاسیەکانی کورد لە ئێستادا لە حاڵی خەباتدان و لەو حاڵەتەدا بەشی زۆری یان با بڵێن ئەو نیروە ئینسانیەی کە لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی کوردستانایە ڕاستەوخۆ ناتوانێت پەیوەست بە خەباتەوە بێوە بەشی ئەساسی هێزی مرۆیی ژنان لە ناو خۆی ڕۆژهەڵاتی کوردستانایە. لەگەڵ ئەوەشدا دەتوانین بڵێن هێزە سیاسیەکان بە پێی ئەو بەرنامە پێڕەوەی هەیەە و بەتایبەت حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە بەرنامەی سیاسی خۆیدا باوەڕی تەواوی هەیە بە دابینبوونی مافە سیاسی و
فەرهەنگی و کۆمەڵایەتیەکانی ژنان چ لە ناو بنەماڵە چ لە ناو کۆمەلگا و چ لە ناو دەسەڵاتدا و بەڕوونی لە بەرنامەی خۆیدا ئاماژەی پێکردووە لە کردەوەشدا سەرڕای ئەوەی کە وتم ژینگەی خەبات ژینگەیەکی تایبەتیە و هەوراز و نشێوی خۆی هەیە ئاستەنگی خۆی هەیە لەگەڵ ئەوەشدا هەوڵی داوە ژنان پەروەردە بکە لە ڕیزی کادر و پێشمەرگەکاندا و بیان هێنێتە ئاستێک کە بتوانن لە ناوەندی بڕیارداندا خۆیان ببیننەوە ئەمە لەلایەک وەکو حیزب لە بواری پەروەردەی هەوڵی بۆ ئەم بوارە داوە بەڵام لەلایەکی دیکە ئەم قورسایی زیاتر بەڕای من دەکەوێت و سەر خودی ژنان تا چەنێ ئامادەگی ئەوەیان هەیە توانایی ئەوەیان هەیە و پێیان خۆشە بێنە ناوەندەکانی بڕیار و لە ناوەندەکانی بڕیارۆ بتوانن کاری زیاتر بۆ بەرەو پێشچوونی خەباتی ژنان بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستانە بۆیە ئەم پرسە دەتوانم بڵێم دوولایەنەیە کاتێکە دەرفەت و دەرەتان هەیە دەبێ ئەو دەرفەت و دەرەتانانە بگوازیتەوە کە بتانی بگەی بەو ئاستە لە تێگەیشتنی سیاسی و بردنەسەری ئاستی زانیاری کە بتانی لەو ناوەندانەدا جێگای خۆت بکەیتەوە هەر بۆیە ئەمە دەگەڕێتەوە سەر بەگشتی ژینگەی خەبات و ئەو ئاستنگانەی کە لە بەردەم ژنانە هەیە سەرڕای هەموو ئاستەنگەکان سەرڕای ئەوەی کە با بڵێن ژینگەی خەبات ژینگەیەکی تایبەتی بووە هەوراز و نشێ و سەختی و دژواری خۆی هەبووە ژنان لە دۆخێکی تایبەتا بوون بەخۆشیەوە لە ڕیزی هێزە سیاسەکان بەگشتی و لە ڕیزی خەبات و تێکۆشانی حیزبی دموکراتدا دەتوانین بڵێن ژنان توانیوانە بە ئاستێک لە گەشەی سیاسی فکری بگەن کە بتوانن کاریگەری دروست بکەن لەسەر برەودان بە بەرەو پێشبردننی خەباتی بزوتنەوەی ژنی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە و کاریگەریەکانیشی بە شێوەیەکی گشتی لە تێکۆشانی بەردەوام و چالاکی بەردەوامی ژنانی ڕۆژهەڵاتدا لەلایەک و لەلایەکی دیکە لە سەنگەرەکانی خەباتی شاخدا دەبینین پۆل پۆل کچان و ژنان ڕوو دەکەنە سەنگەرەکانی خەبات و دەبن بە پێشمەرگە و هەوڵ دەدەن هەم لە شاخ هەم لە شار پەرە بە خەباتی شناسخوازی نەتەوەی لەلایەک و شناسخوازی ڕەگەزی خۆیان لەلایەکی دیکە بدەن ژیرە خانم بۆ خۆت بزانانی کە ماوەی باڵین چەندین ساڵ دەبێ ئێوەش بەردەوام راپۆرتیان لەسەر ئامادە دەکەن ئەوی چالاکانی مەدەنی لە نێوخۆی کوردستانی ئێرانەدایە بە شێوەی جۆرا و زۆر پێکێنانی کلاس پێکێنانی ڕێکخراوی مەدەنی بە تایبەت دەنێوانەدا خانمان نەخشێکی بەرچاویان هەیە لە نێو ژینگەدا لە وەرزیشتا تۆ چۆن دەڕوانێ ئەم جوڵانەوەی تۆ چۆن دەڕوانێ ئەم تێکۆشانەی کە لە ئێستا لە کوردستانەدا لەلایەن خانمانەوە بە تایبەت لە بواری پەروەردە و فێرکردندا هەیە ڕاستە بەڕاستی بەشێکی ژنان زۆر چالاکانە ئێستا خەریکە کار دەکەن لە ڕێکخراوەکاندا ڕێکخراوی ژینگە پارێزی زمانی دایکی جۆرەها ڕێکخراوی فەرهەنگی کۆمەڵایەتی هەیە کە ژنان لەوانەیە لە ئاستی ڕێبەری ئەم ڕێکخراوانیشدا بن بەڵام بە بڕوای من هێشتا زۆر زۆر کەمە چون دەبینین من ئاوا دەڕوانم کە ئەوەندە دەبێت چالاکی ژنان ئەوەندە زۆر بێ کە ببێتە حاڵەتێکی زۆر نۆرماڵ لە ناو کۆمەلگا کە بۆ نمونە ئێستامە دەبینین زۆرترین زەخت و زەبری جمهوری ئیسلامی زوومی کردووەتە سەر چالاکیەکانی ژنان یعنی بەردەوام چالاکانی مەدەنی دەگرێت چالاکانی زمانی دایکی دەگرێت چالاکانی ژینگە پارێزی کە چەندین ساڵ حکم بەسەریانە دەسەپێ هەر لە ماوەی ڕابردوودا چەندین ژن کاری چالاکی ژینگە پارێزیان دەکرد دەست بەسەرکران خاتو مژگانی کاوسی کاری لە مازەندەرانەوە کوردێکی تەبعید کرا و کاری زمانی دایکی دەکات فێرکاری زمانی دایکی دەکات کە 3 ساڵ حکمی بەسەردا سەپاوە خاتو زارامان هەیە خاتو فەریدە وەیسیمان هەیە بەڵام بەداخەوە ئەم حاڵەتانە هێشتا ئەنگشت شمارن بە قەوڵ دەڵێن زۆر زۆر کەمن بۆیە جمهوری ئیسلامی زۆر بە ئاسانی پێیان دەوێرێ بیانگرێ هەر لەو ڕێگەیشەوە ژنانی دیکە دەترسێنێ کە ئەها ئێمە دەتانگرین دەتان چەوسێنینەوە لە بەندتان دەکەین بۆیە لەوانەیە ژنانێکی کەمتر ئەو جورئەتە بدەن بە خۆیان کە بێنە مەیدان بەڵام ئەمە کۆمەلگای کوردستانە ڕاستیەکەی ئەوەیە کە هەموو شتێک ئەمنیەتی سیر دەکرێت
ئەوەندە ئەمنیەتیە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردووە 33 حاڵەتی دەست بەسەرکران و گرتنی ژنانمان هەبووە. بەشێکی زۆر لەم ژنانە تۆمەتی سیاسیان دراوەتە پاڵ لە حاڵەکە هەمویان بەبوتەی خۆیان کاری فەرهەنگی دەکەن. ژنان من ئەوە دەڵێم کە ژنان نابێ لەم گرتنانە بترسن. لە هەر حاڵەتدا کۆمەڵگەی کوردستان لە ڕوانگەی دەسەڵاتی مرکزیەوە ڕوانگەیەکی ئەمنیەتیە بۆ کوردستان. هەتاکو ئێمە لە ماڵەوە بین بترسین زەبر و زەخت و زەنگەکان زیاتر دەکەن و ئەم ڕێگەی ڕزگاریە زۆر دوور و درێژتر دەبێتەوە. ئێمە ئەو خاتونانە کە لە بەندیخانەن بیانکەین بە ئولگوو بۆ خۆمان کە چی دەبێ ئەم هەمووە گیران ڕۆژە بە هەرحاڵ ئازاد دەکرێن سەربەرزترن لە ناو کۆمەلگا لەوەی کە من لە ماڵەوە بێدەنگ دانیشم. بۆیە تێکەڵاوی چالاکانی مەدەنی ژن لەگەڵ کۆمەلگا لەگەڵ ئەوەی کە دەوترێ بەستەری کۆمەلگا بەتنی کۆمەلگا بڕێک بە نسبەت کەمترە لە پای لەوانەیە جامعەکانی دیکە یا کۆمەلگای کوردستان لە باشوور لە بۆ نمونە لە باکووری کوردستان بە تایبەت ئێمە دەبینین 8 مارس زۆر بە کەمی پێشوازی لێ دەکرێت لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵام لە کوردستانی باکوور هەمان زەبر و زەنگ هەیە لەوانەیە بە تونتریش لەسەر ژنان هەبێ بەڵام زۆر بە جورئەتەوە دێنە مەیدان ڕەنگی 8 مارس لەبەر دەکەن ئاڵای 8 مارس بەرز دەکەنەوە شعارەکانی 8 مارس بەرز دەکەنەوە گۆڤەند و هەڵپەڕکێ و سەما دەکەن بۆ پێشوازی لە 8 مارس و داوای مافی خۆیان دەکەن. هێشتا لە کۆمەلگای ڕۆژهەڵاتە زۆر بە کەمی ئێمە چەندین حاڵەتی کەممان هەبووە لەم ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ نمونە ئەویش کەسانێک بوون کە پێشتر تەجروبەی بەندیخانەیان هەبووە ئەو جورئەتیان داوە بە خۆیان کە پێشوازیان کردووە لە 8 مارس. بۆیە بەڕاستی ئەو حەزەکەم ئەو ئیجازە بەخۆم بدەم کە داوا لە ژنانی کۆمەلگای ڕۆژهەڵات بکەم کە ئێمە هیچ شتێکمان لەمە زیاتر بۆ لە دەستان نییە بەڕاستی. هیچ شتێکمان نییە بۆ ئەوەی کە پێشکەشی داگیرکەری بکەین. باشتر ئەوەیە کە بە ڕۆحیەکی ئاوەڵاترەوە هەرەوەی کە خاتو ڕووناک دەفەرمێ کچانێکی زۆر پەیوەستی پێشمەرگەکان دەبن کچان و ژنانێکی زۆریش ئەو خاتونانە زەینەبی جەلالیان بکەن بە ئولگو بۆ خۆیان کە چەندین ساڵە بەبێ ئەوەی کە سەر بۆ داگیرکەردا بنوێنێەوە ئەوەی کە زەختی لێ دەکەن ئاعترافی ئیجباری بکە کە بڵێ من لە کردەوەکانی خۆم پەشیمانم لەو ڕێگایە کە ڕۆشتوم پەشیمانم و نایکا سەربەرزانە بەرخۆدان دەکا بێن ئەو بکەن بە ئولگو بۆ خۆیان زارا محەممەدی بکەن بە ئولگو بۆ خۆیان کە ڕاشکاوانە دێ دەڵێ من هیچ جرمێکم نەکردووە من زمانی دایکی خۆمم تەدریس کردووە من داوای شۆناسی خۆم دەکەم ئەم کچانە ئەم ژنانە بکەن بە ئولگو بۆ خۆیان بۆ ئەوەی کە ئەم ڕێگایە هەتا زووترە کۆتایی پێبێت. ڕوونا خانم ئەو تێکۆشانێک ئێستا تێکۆشانی مەدەنی لە نێو خۆی وڵات هەیە ڕۆنگەی ئێوە چۆنە ئەوانە دەتوانن بە مافەکانی ژنان بگەن لە ژێرسای کۆماری ئیسلامیدا هەرچەند بەو تونند و تیژەی کە لە سەریانە وەک ئاژی لە خامی ژاماژە پێدا لە ڕاستیدا کاتێک باز لە خەباتی مەدەنی و بە تایبەتی تری خەبات مەدەنی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەکەین شتێک بەناوی مەفهومێک بەناوی خەباتی مەدەنی لە بەرامبەر یاساکانی کۆماری ئیسلامی ئەو دەسەڵاتە سەرکوتکەرەدا مەفهومی نییە بەڕاستی واتە بەتاڵە لەو واتایەی کە لە پێناسە کراوە بۆ خەباتی مەدەنی بچووکترین خەباتی مەدەنی ژنانی کوردستان و کۆمەلگای کوردستان بەگشتی بە سەرکوت بەگرتن بە ئیعدام و بە حکمی ناڕەوا وەڵام دراوەتەوە لە ماوەی ئەم چواردەیەدا بەڵام واقعیت ئەوەیە کۆمەلگای کوردستان بەهۆی ئەو ژینگە سیاسی و خەباتگێڕانەی کە هەیەی کۆمەلگایەکی زیندوو بووە کۆمەلگایەکی چالاک بووە و ژنانیش لەژێر کاریگەری ئەم با بڵێن ژینگە سیاسیەدا کە لە کوردستانە هەبووە خۆیان بە بەشێک لەم خەباتە پێناسە کردووە ئەگەر لەلایەک ژنانی کوردستان ڕووبەڕووی نۆرمەکانی کۆمەلگای پیاوسالاری بوونەتەوە لەژێر زەخت و گوشاری بیری پیاوسالاریدا توانیوانە تابوشکێنی بکەن بێنە ناو کۆمەلگاوە لە کۆمەلگادا کەسایەتی خۆیان بسەلمێنن و پێک هاتەشکێنی بکەن لەو ڕوانگە چەق بەستوەی کە کەسایەتی ژن و تواناییەکانی ژنی لە چوارچێوەی بنەماڵەدا پێناسە کردووە لەلایەکی دیکە با بڵێن
ڕوبەڕووی دەسەڵاتی سەرکوتکەری کۆماری ئیسلامی بوونەتەوە لەلایەک ڕوبەڕووی لە قاودانی یاسا دژی ژینەکانی کۆماری ئیسلامی لەلایەکی دیکەوە کەڵگووەرگرتن لە تەواوی ئەو بەستێنانەی کە با بڵێن لە کۆمەلگای کوردستانە هەبووە چاو لێ بکەین بە تایبەتی لە ماوەی دەتوانین بڵێن دەیەیەکی ڕابردوودا خەباتی مەدەنی خۆی لە چوارچێوەی خەباتی بەرگری خۆراگرانەدا پێناسە کردوێتەوە واتە ئەوەی پێی دەڵێن مەقاومەتی مەدەنی بەرگریەکی خۆراگرانە لە بەرامبەر دەسەڵاتێکە بە هەموو ئەبزارێک هەوڵ دەدا هەر چالاکیەک لە هەر بوارێکە بواری سیاسی بێ بواری کۆمەڵایەتی فەرهەنگی بێ بخاتە خانەی دژایەتی لەگەڵ تەناهی نەتەوەییەوە سەرکوتکە بەڵام ژنان لەم بوارانەوە دەتوانم بڵێم هەروەک ژیلا ئاماژەی پێکرد ئەگەر لە بواری ڕێژەییەوە با بڵێن لە بواری ڕێژەییوە کەمتر بوو بێتن لە پیاوان بەڵام لە بواری کەیفیەتەوە لە بواری بوێری ئازایەتی پێشەنگ بوون لە هەموو چالاکی مەدەنیەکاندا با بڵێن ژنان توانیوانە نەخش و ڕۆڵ و کاریگەری خۆیان دابنێن و کاریگەر بن لەسەر بەهێزکردنی بەرگری مەدەنی خەباتی بەرگری مەدەنی لە کوردستانی ڕۆژهەڵاتە و ئاماژەش بەوە بکەین ڕوانگەی کۆمەلگای کوردستان و ئاستی تێگەیشتنی ژنان لە کۆمەلگای کوردستانە بەهۆی چوونەسەری ئاستی زانیاریان و بەهۆی چوونەسەری ئاستی ڕۆشنبیریان بەهۆی جیهانبینیان بۆ پرسەکانی دەوروبەری خۆیان وە بێتەفاوت نەبوون لە بەرامبەر ئەو پرسە سیاسی کۆمەڵایەتیانەدا کە لە کوردستاندا لە ئارادایە ژنانی کوردستان لە ماوەی ئەو کار و چالاکی و ئەو ڕووداوانەی کە لەم دەی ئاخیردا بە تایبەتی ڕویانداوە دەتوانین بڵێن توانیوانە هێزی ڕێبەر و پێشڕەوی ئەو کار و چالاکیانە بن چاودێکین لە بواری پەروەردەی زمانی زگماگی ژنان هەر پێشەنگ بوون لە بواری پاراستنی فەرهەنگی کورد لە هەموو بوارێکەوە پاراستنی جلوبەرگی کورد پاراستنی ئەو بۆنە و مناسبەتە کۆمەڵایەتیانەی کە ڕەنگا و ڕەنگی و ناسنامەی کولتوری نەتەوەی کورد نیشانەدا ژنان پێشەنگ بوون لە بواری چالاکی ژینگەییەوە با بڵێن لە بواری ئەو چالاکیە مەدەنیانەی کە لە کۆمەلگای کوردستاندا کراوە هاوکات توانیوانە لە ڕووداوەکان و کارەساتەکانی کە بەسەر کۆمەلگادا هاتووە ڕۆحی هاوکاری یەکگرتوویی لە هەموو شار و گوند و ناوچەکانی کوردستانە دروست بکەن و لە ڕێگەی ئەو کەمپەینانەی پێکیان دەهێنا لە ڕێگەی با بڵێن ئەو چالاکی مەدەنیانەی کە ژنان دروستیان دەکرد توانیان زۆر لە قەیرانەکان یەک لەوانە قەیرانی کۆرۆنا کە بوو بە قەیرانێک لە کوردستانەوە بەهۆی ناکارامەیی دەسەڵات کە دەبوو ئەم قەیرانە لە کوردستانە و بەگشتی لە ئێراندا کۆنتترۆل بکە ئەوە چالاکانی مەدەنی و لەناو ئەوانشدا ژنان بوون توانیان ڕوبەڕووی ئەم قەیرانانە ببنەوە بە تایبەتی ژنانی با بڵێن پزیشک و پەرستار لە ناوەندەکانی تەندروستیدا بۆیە دەتوانین بەگشتی بڵێن ژنان لە ئێستادا یەکێک لە کارکتەرە سەرەکیەکانی خەباتی مەدەنین و لە شارەکان بە تایبەتی شارەکان بوونەتە چەقی خەباتی مەدەنی لە هەموو بوارێکەوە بەڵام دەبێت خەسارناسیش بۆ لایەنی ئەم خەباتە بکرێ پێناسە بکرێتەوە ئاستەنگەکانی دەستنیشان بکرێن و ئەو ڕۆحی یەکگرتووی هاوکاریە لە نێو ژناندا زیاتر بێت. زۆر سپاس ڕووناک فتوحی ئەندامی ناوەندی سیاسی حیزبی دموکرات و ژیلا مۆستەجێر ئەندامی دەستی بەڕێوەبەری ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕانگە بە بۆنەی ڕۆژی نێونەتەوەی ژنە سەرکەوتوو بینەران بەڕێز تا هەفتەی دابێت بەرنامەیەکی دیکەی ڕانگە بمێنن بە سلامەت.